سڵاتان لەبێت خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیسماعیل توێژینەوەیەکمان هەیە و لێرە لە خزمەتی بەڕێستانە باسیەکەین. زۆر باس لە یاسا و قانونەکانی تایبەت بە کارکردنی میدیا کراوە لە هەرێمی کوردستان. ئەفو دەستخۆش. توێژینەوەکەی ئێمە لە ڕوانگەی ئیتیکەوە هەوڵمان ناوە کار لەسەر چەمکی ژیانی تایبەت، پاراستنی مافی ژیانی تایبەت بکەین لە هەرێمی کوردستان و لە چوارچێوەی ڕوودا و قەیران و کارەساتەکانە. ئەگەر سلایدەکە بڕوات، ئێمە ڕووداوی کارەساتی لافاوەکەی چەمچەماڵوان وەرگرتووە بنبوونە کە تا چەند میدیا توانیوێتی لە چوارچێوەی پاراستنی پرەنسپە ئیتیکیەکانی میدیا مافی ژیانی تایبەتی هەموو هاوڵاتیان بپارێزێت لە کاتی ڕووماڵی کارەسات و قەیرانەکەی چەمچەماڵ کە هەمومانەزانین لافایەکی گەورە بوو، زیانی هەم گیانی هەم مادی زۆری لێکەوتەوە. بۆ ئەمەش سامپڵی توێژینەوەکەمان دوو کەناڵمان وەرگرتووە لە هەردوو زۆنەکە. هەوڵمان ناوە شیکاری بۆ ڕیلەکانی تایبەت بەو ڕووداوە لە هەرێک لە کەناڵەکانی ئاوا و هەروەها کەناڵ هەشت بکەین کە هەرێکیان لە یەکێک لە دەڤەرەکان کارەکەن بۆی کە باڵانسێک بپارێزین. لە میتۆدی توێژینەوەکە تەمان شیکاری فرێم و گرتە ڤیدیۆیەکانە. ئێمە هەوڵمان ناوە بە دوو تیۆر کار بکەین. یەکەمیان تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی دیجیتاڵیە، هەمان تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی پێشوو بە ئابدێتی تازە کە کۆمەڵێک بنەما و ئەوەی زیاد کراوە کە لەگەڵ کارکردنی دیجیتال میدیا و میدیای نوێ بگونجێت. هەروایەکێکی تر لە تیۆرەکان تیۆری جانفیسکە. ئەگەر بڕوات سلایدەکان، سوپاس دکتۆر. تیۆری جانفیسکە کە لە بنەمایە تیۆرێکە بۆ کارکردن لەسەر فیلم و سینەمایە. ئێمە هەوڵمان ناوە ئەم تیۆرە تێکەڵی میدیا بکەین و بۆ شیکاری ئەو ڕیلانەی تایبەتن بە کارەساتی ڕووداوەکەی چەمچەماڵ بەکاربێنین بۆ شیکاری ڤیدیۆکان و کە لەسەر سێ ئاست ئیشەکات. تەمان کێشەی توێژینەوەکەمان خۆی لە پرسیاری سەرەکی توێژینەوەکە بینێتەوە کە ئایا ئەم دەستگا میدیانی هەرێمی کوردستان لە کاتی ڕووماڵی کارەسات و قەیرانەکانە تا چەند توانیوانە ژیانی تایبەتی کەسەکان، سنوورەکانی ژیانی تایبەتی کەسەکان پارێزین و هەوەک لای هەمووتان ئاشکرا ژیانی تایبەتی تاکە کەسەکان هەموو ئەو تایبەتمەندیان ناکرێتەوە کە هەر شخصێک ئیتر هەر تایبەتمەندیەک بێت کە پێی ناخۆشە هەر کەسێک بیزانێ ئایام کەسە دۆستە، دوژمنە، ناسراوە، نەناسراوە و ئەم سنوورانە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ. بەگشتی لاستیکین و میدیا لەسەرەتی کە لە کاتی ڕووماڵی بە تایبەتی لە کاتی کارەسات و قەیرانەکانە کە مرۆڤ بە حاڵەتێکی نەئاساییات تێپەڕێ هەوڵبات ئەم تایبەتمەندیانە بپارێزێ. ئێمە لێرە لە ڕێگەی شیکاری ڕیلەکانەوە کە هەرێکیان ژمارەیەک ڕیلی سۆشیال میدیای ئەو دوو کەناڵەمان وەرگرتووە و هەوڵەین وەڵامی ئەو پرسیارە بینەوە. طبعاً تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بۆ نمونە یەکێک لە بنەماکانی کەمکردنەوەی زیانی دیجیتاڵیە کە ئایا ئەو کەناڵانە ڕیلەکانیان بەکارهێناوە بۆەوەی کە لایک و کۆمنت کۆبکەنەوە تەنیا یاخود هەر بەڕاستی ئەیانەوێت ڕووماڵێکی واقعیانی ڕووداوەکە بکەن یان بەکارهێنانی ئەوانەیە. هەروەها بەرپرسیارەتی ئەلگۆریتمیمان هەیە کە شێوازی داڕشتنی پەیامەکان، شێوازی ئەداکردنی بێژەرەکە، شێوازی پیشاندانی دیمەنەکان ئەگرێتەوە. وەکێکی تر لە بنەماکان ڕستکردنەوەی کارایە لەبەرەوەی کە خۆمانەزانین میدیای نوێ، میدیای دیجیتاڵی بۆ پەڕی خێراییەوە کارەکە و کاتێک زۆر بە خێرایی هەواڵەکان بڵاوە بێتەوە ئەگەر قرار بێ پۆزش بێنێتەوە بە هەمان شێوە ئەبێ بە کارایی و بە خێرایی ئەوە بکات. هەروەها کارلێکی ئیتیکی هەبوو ئەخیرخاڵ مەبەست لەوەیە کە میدیا تەنها بەرپرسیار نییە لە بڵاوکردنەوەی ئەو ڕیل و ڤیدیۆ و بابەتانی بڵاویەکاتەوە، تەنانەت بەرپرسیارە لەو ژینگەیەی کە لە دوای ئەوەوە دروستە بێت. یعنی ئەگەر هەواڵێک بڵاوکاتەوە بەمبەستی ئەوەی هەر بۆ نمونەیەکێک لەو پەیجە کە زۆرترین لایک و فۆلۆرسی هەیە لای خۆمان، مەسەڵەن بابەتێکی ڕوویا، بابەتێکی شەخسی، ئەیکا بە پرسیار تۆ پێت باشم کەسە سزا بدرێ یاخودنا. ئەمە
ئەو ژینگەی لە کۆمنتی ئەو پۆستەیە دروستە بێ میدیا بە هەمان شێوە بەرپرسیارە نەک تەنها لە بڵاوکردنەوەی بابەتەکان. زۆر سپاس. تیۆری کۆمەڵایەتی تیۆری هێماناسی جان فیسکمان هەیە کە لەسەر سێ ئەساس لە شیکاریمان بۆ ڤیدیۆکان کردووە بە پێی ئەم سیانە کە واقعیت و ڕانانەوە و هێما ئایدۆلۆژیەکانە. طبعاً کۆمەڵێک هێمای کۆمەڵایەتی هەیە کە مەسەلەن شێوازی جلوبەرگی ئەو کەسە، شێوازی تێڕوانینی ئەو بارودۆخی کە لەو کاتێ بە تایبەتی لە کاتی ڕوودا و کارەساتەکانە پێوەی ئەبیندێ بۆ نمونە جلەکانی قوڕاویە لە ژینگەیەکی شێواوە دەرەکەوێ مەسەلەن ماڵەکەی ئاوی زۆر تێچووە هەموو ئاماژە جستەیەکانی مەسەلەن بینینی چاوی جوڵەی دەست و قاچ و هەموو ئەوانە ئاگرێتەوە کە لە ڤیدیۆکان ئاشیکارمان بۆ کردووە. هەروەها بەکارهێنانی هێما تەکنیکیەکان یەکێکی تر لەوانە ئەوەیە کە مەسەلەن ئەو میوزیکەی کە ئاخرێتە ئەکرێ بە باگراوەندی ئەو ڤیدیۆیە ئەکرێ بە باگراوەندی ئەو فۆتۆیانی کە میوزیکێکی خەمبار و ئەوە خاتە پشتی ڤیدیۆکەوە پشتی فۆتۆکانەوە ئەمە بە ئامانجی جوڵاندنی ئیحساسی بەرامبەرە بۆ کۆکردنەوەی لایک و ڤیۆ یاخودنا. هەروە ئێمە ئایدۆلۆژیەکانمان هەیە کە ڕەمزە کۆمەڵایەتیەکان ئەگرێتەوە کە بریتە لە بۆ نمونە باوک سالاری و ڕەگەزی و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا هەموو ئەمانە شیکاری بۆ کراوە. بەشی دووەمی توێژینەوەکە بەجێ هێڵم بۆ بەڕێز دکتۆر ئیسماعیل فەرموو. زۆر سپاس. نیک مایکەکەم بەرەوە. بەڕێزان زۆر سپاس. سڵاوتان لێبێ. زۆر سپاس بۆ چمک، زۆر سپاس بۆ زانکۆی ساواسی لەندەنی بۆ ئەم پلیزە سیمیناراتانەوە بۆ ئەم کۆڕبەندە. ڕاستی من ئەم لەم توێژینەوەدا وەکۆڵێ دەبڵ میسۆ سیۆری ئیشکراوە. ئەوەی سیۆری یەکەمی کە سیۆرەکەی جان فیسکە سیۆری تۆمی سیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە کە ئەم دوو تیۆرە پێکەوە بە پێی گرتە و شێوازی وەکۆڵێ ڤیدیۆکان شەرح کراوە. اینجا جان فیسک نظریه جان فیسک نظریەیەکی سینەماییە بۆچی بەکارێنەوە بۆ تەحلیلی گرتەیەکی سینەمایی. ئێمەش ئەم نظریەمان هەڵگرتووەتەوە بۆ تەحلیلی گرتەیەکی ڤیدیۆیی لە ڕیلا بەکارمانێناوە کەواتە ئەسڵی نظری جان فیسک لەسەر سینەما داینەوە نظریەکە. طبعا جان فیسک لە 2021 کۆچی دوایەکە. اینجا ئەم نظریە نظری پێوتێ لە توێژینەوە میدیا ئەنکەڵچڕەل ستەدیە کە زانستێکی تازەیە ئافتەرزان 1990 لە کۆی گشتی جیانە سەرەڵەیە و جان فیسک یەکێکە لە تیۆرە دانەرەکانی توێژینەوە کەلتوریەکانەوە میدیا ئەنکەڵچڕەل ستەدی. اینجا لە ئێستا ئاماژە بە سێ تیۆرەکەم کردووە کە لێرە کە جەنابی دکتۆر مامۆستا ئیمان ئاماژی پێکرد. گرنگترینشی دەوێت لە هێما ئایدۆلۆژیەکانە بە ئایدۆلۆژیا بە هێما مارکسیستیەکەی نا بەڵکو ئایدۆلۆژیا بە هێما تا گەرایی باوک سالاری نەژاد پەرستی مادیگەرایی وەڕانانەوەش چیەکە تەکنیکەکانی بەرهەمێنانی میدیا شەرح و شیتەڵەکە. خاڵێکی ترەوەیە کە ئایا ڕیالیتیە واقعیە گوێزێتەوە یانا چاوی کامێرەمانە لە گواستنەوەی هەموو ئەو گرتانەی کە ویستی لێتی و کەناڵە میدیایەکەش ئەوێ بۆ ئارەسێ بڕوە. کاک دکتۆر فەرموو. لایەنی پراکتیکی توێژینەوەکە کەناڵی ئاوا جەناب هەرازانن کە کەناڵێکە تازە دامەزراوە بەڵام ئیش لەسەر ئینتەرتەینمێنت و ئەوانەکەوە خەبەریە بڕۆ بۆ دواتریش کەناڵی طبعا ئەمە یەکەم جار هاتوون چەند ڕیلێکمان وەرگرتووە ئەمە ڕیلەکانە کە خۆیان بڵایان کردووە ڤیۆر و لایکی خۆی هەبووە. ئێمە بەپێی ئەوە سامپڵی توێژینەوەکەمان هەڵبژاردووە. لێرە ئەبینی ژینگەیەکی کۆمەڵایەتیمان یەک پەنجەرەیەکی شکا و پیشانەیە. ئێمە ڕیالیتی واقعیەتی ئەمە ئەوەیە حوشەیەکی لێرە پڕ لە لیتەیە ئەمە نیشانی هەژاری. ئۆکەی کۆدە جلوبەرگەکان خاتوونەکە بە چیوە دەرکەوتووە؟ بە کۆدێکی مۆدێرنەوە دەرکەوتووە. بالعکس ژنەکە بە کۆدێکی ئەعتیادیەوە دەرکەوتووە. ئەوانە اینجا پۆشاکەکە چییە؟ هێمایە بۆ کەم دەرامەتی. لێرە لە ئاستی دووهەما کاتێک ئینە هێما تەکنیکەکان شیتەڵەکەین دەنگ و وێنە هاوسۆزی دروستەکە لە میدیایە. میدیا دەنگ و وێنە ئەتێنشن بۆ تۆ دروستەکە تۆ بگەڕیت بۆ ئەو ڤیدیۆیا بگەڕیت بۆ ئەو وێنەی کە هاتە.
ئەوە ژواکە لە بیدایەتە یەکسەر باوەشی پێیاکە لە کۆی گشتی دنیاە بەڕێزان پەیامنێر نابێ بە بەشێک لە گوێزەرەوەی واقع بەوەی کە خۆی ئەوێ مەسەڵەن باوەشی پێیاکەڵێ بە قوربانەوە من هاتم جارێکی تر بۆلاتە ئەمەیشی پەیامنێر نییە ئێمە بینیمان لە قەزیەی BBC لە ئەلجەزیرە تەنانەت ببورن تەنانەت یەکێ لە بێژەرە بەناو جەمیل عازل یەکێک لە بێژەرە بەناوبانگەکانی جەزیرە وتی چەندین جار لە پشتی کامێرەوە بۆ فەڵەستین گریاوم بەڵام لە بەردەم کامێرە نا بۆی ئەو بەدەنگی بەرزەڵم چکە زۆر خراپیشان کرد لەو بابەتێ وەک کەسێکی نزیک خۆی دەبینێتەوە کە ئەوی سەبووری بداتەوە کاکە ئەمە بۆ تەعزیە ناتی تو هاتی ڕۆماڵێکی سەحەفی ڕۆژنامەوانیانە بکەیت بەڕوونی ئایدۆلۆژیای کەناڵەکە لە گواستنەوەی پەیامەکە دیارە لەئاخرا ئەڵێ چی ئەڵێ داوا لە ڕێکخراوی بارزانی دەکەم بێن دەمان بابەتەوە نقطە سەرخەت هێما ئایدۆلۆژیەکان وازە دەرەکرد بڕۆ کاک دکتۆر بۆ کەناڵێکی تر تەکنیک چیەکە لێرە میدیا طبعا بەڕێزان ئێمە من تقریبا 15 ساڵ ئەکسپریەنسی سەحافە 20 ساڵم هەیە بە تەلەڤیزیۆنێک و کەناڵێک و سۆشیال میدیایەک و کێسە لە وێزگەم و چەندین فیلمی دیکۆمنتەرین کردووە کاتێ تۆ میدیەم لۆنگ شۆ دووەرەگری مانای هەیە میدیەم لۆنگ شۆ چییە کەسی خاوەن ماڵەکە دێتە ناو کادرەوە ئەیەنیتە ناو کادرەوە ئۆکەی ئەمە مانای تایبەتی خۆیە لە پڕە ئەمەژە بۆکە ئەم ژێرزەمینەی کە لە پشتبانەوەی بۆچی ئەم کەسێت بردووە لە پشتەوە ژێرزەمینە کە هیچ ژێرزەمینەکە ڕەبتی بە بابەتەکەەوە نییە ئەوڵێ ئەم ژێرزەمینە لە 1970 دروست کراوە تا دەکان دوو لە ڕێەوە حیوانی تا بەخێکراوە ئەمە چ ڕەبتی بە بابەتەوەیە ڕیالیتی بابەتی لەکوایە لەکوێ شوێنی ئەبێتەوە ئینجاڵێ زمانی جەستە چی ئەگا پەیامدەرەکە کەمێک شێواوە وەنیە بە هەناسەیەکی سوار دەرەکەوێت ئێمە بینیمان لە قەزەی طبعا جیڤارا بودێریمان هەیە پەیامدەری جەزیرەیە لە کەناڵی جەزیرە پەیامدەری حەربە جیڤارە من جیڤارە لە هەموو ڕۆماڵانەی کە کردوێتی قەت بە شێواوی دەرناکەوێت چکە شێواوی ئەگوێزرێتەوە بۆ بینەر شعوری تۆ گوێزرێتەوە بۆ بینەر بە هەناسەیەکی قوڵی شێواوە خۆی فڕیاتە بەردەم کامێرە ئەمە تۆ دەرکی بەکەی وەکو چی وەکو ئەکادمیە دواتر ئەمە تێنشنی ئەو کەسانە ڕائکشێ بۆ خۆی کە ویستیان لێتی بابەتەکە چییە مەسەن بەکارهێنانی وشە سەختە لەرزیوم تۆ کە جلو بەرگەکەت لەبەر کردو ڕۆشتە بەردەم کامێرەیە باجەوەکەشی سەخت بێ با هەز بە سەرما بکەی تۆ هیچ مهم نییە بۆ منی بگوێزیتەوە چه مهمێکی تایە کە تۆ بڵێ وەڵات جەوەکەی زۆر ساردە لەرزیومێ تۆ ئیشی خۆتە وەک وایە پزیشکێک ئیشێک بۆ نەخۆشەکەیەکە دوای بڵێ وەڵام ئیشم بۆ کردی ئیشی خۆتەکەی بیکەی باشە ئەمە تەمان ئەمە ئەگوێزرێتەوە تێگەی گرنگترین شدەوەیە کە سەردەمی دیجیتالیە هەموو یەکرێ بە دیجیتالی 10 ساڵی تر ڕۆمە سەر هاشتاگەکەیوان هەموو ئێنمەوە باشە میدیا دەیەوێت چی بکە میدیا دەیەوێت لەم پەیامانە پاڕانەوە دروستکە خەڵکی فێری پاڕانەوە بکە ئەمە تەغییری میدیای تازەیە بە ڕووداویشەوە کە ئێستا تەکنیکەکە ئیشی پێکە ئەیکا بەچی لە هێزێکی فشاری دامەزراوەیەکی مەدەنیەوە ئەیکا بە وەکۆڵێ مؤسسەیەک لە بەردەم حکومەتە کە ئەم هەمووی بەدەمەوە لە کاتێکە لە کوی گشتی دنیای میدیا بم جۆرە ئیش ناکە میدیا ئەبێ چی بکە میدیا ئەبێ بێ هەموو ئەم بابەتانە بگوێزێتەوە بۆ بەردەم ڕایگشتی چکە میدیا وەکۆڵێ کۆنێکتی بینی هاوڵاتی و حکومەتە پەیامەکان لە سەردەمی دیموکراسیا گوێزێتەوە لە هاوڵاتیەوە بۆ حکومەت بۆی کاریگەری وەفشا لەسەر حکومەت دروست بکە خاڵێکی گرنگی دیکە ئەوەیە کە ڤیدیۆ بابێ مەسەر بورە ڤیدیۆیەکی تر سێریەم دوو ڤیدیۆیەکە طبعا تو ویندۆ گرنگە بەڕێزان لە میدیا ویندۆ یەکەم کە بە گەورەی دایانی مەبەستە ویندۆی دووەم کە مەبەستەوە گەورەی بە بچووکی دایانی لە تو ویندۆیە خانووەکەی خوار و لافاوەکە پیشانیە لە باگراوندا سیرکە چی دەرکەوتووە پەنجەرە و نازام کۆمەڵشتی شکاو ئەمە جۆرێک لە ڕیالیتی واقعی کە ئەگوێزێتەوە ئەمە تەواو ئۆکەی ئەمە بەشێکە لە واقعی کە گوازێتەوە بەڵام گرنگتر لەوەیە کە گرتەی پەیامنێرەکە جۆرێک لێ چییە جۆرێک لە هاوسۆزیتیە باوشی بیاکەڵێ من قەرار نەبوو بێم بۆ لاتان تۆ ئیشی خۆتە بێی بۆ لایەوان و ئیشی خۆشتە کە بێی ڕۆماڵێکی میدیایی بکەیتەوە دەچیتە لای ژنێکی بەتەمەن بەجلێکی ئاساییەوە ئەمە هێمای جلوبەرگی کوردیە کابرای مشکی بەسەر کە لە پشتەوە تەحلیلەکرێ لە میدیایە چییە هێمای چییە بۆ یێنیتە ناو کادرەوە ئەو مەبەستی چییە ئەو هیچ پەیامێکی نییە اینجا جۆرێک لە ڕەگەزی فیمینیستی لێرە ڕەنگی ئەوەتۆ ئەم ژنە قسەکە لە باگی کابرای پیرەکە هیچ قسە ناکە بۆ لە کاتێکە ئەویش جۆرێکە لە لێقەومان ئەویش بەشێکە لە کارەسات نابێت ئەو تەرکەی یان بێنە ناو کادرەوە یا ڕۆڵی بەرێ وەکو چۆن لە سینەمایە کاتێک کە شتێگەنیتە سەر ئەم مێزە گرتەیەک وەرەگری ئەبێ ڕۆڵی بێتێ ئەم کووبە کە لێرادایەنی لێرە باگەکەی ئەبێ بە شتێک ئەبێ ڕۆڵی بێتێ کەواتە کە ئەمە هێناوەتە ناو کادرەوە ڕۆڵی بەرێ باشە کاک دکتۆر فەرموو ئەمە هەر ئەوەیە ئێمە سەر گرتەی یەکەم جلو بەرگەکەی ئەوە ئاماژەم پێکرد نوێنەرایەتی چیەکە تەرکیزی ژنەکە فۆرگراوندمانە باگراوندمانێ فۆرگراوندەکەمان بینی حاڵەتێکی زۆرزاری نیشانەدا باگراوندەکەی کە لە بەردەمێتی پشت کامێرەوە ئاڤاژ هەمیشە لە سەری سەرەوەی قەزیەکەیە باشە
اینجا لێرە ئێمە ئاسیسی ئەم جۆرێک لە ئایدیای فیمینیستیەوە ئاماژەم پێکرد کە هاوخەمی و هاونەتەوی ئەمە باشە و مێردەکەشی لە بایپاس دەرەکە. نمونەی دووەمی کەناڵ هەشتم هێناوە کە ئەمیش بە هەمان جۆر کاک جۆ فەرموو کەناڵەشێکێکە لە کەناڵەکان لە 2020 دامەزراوە تەکنیکی ئەمیش جۆرێکە لە تەکنیکی وەکوڵە ئینتەرتێنمێنت و خەبەری. ڤیدیۆی کەناڵ هەشت ئەو گەنجە قسە دەکات کە لە ئەمەی کە ئەیبینن سێ کامە واضحە. پەیامێرێکە ڕوا لە جلێکی قوڕاوی لە بەردایە گەنجێکە قسە ئەکات. باشە. قاچەکانی بە علاگەدا بەشاو پەیامنەرەکە بەعکسۆ کۆمەڵشتی جلوبەرگی تایبەتی خۆی لەبەرایەوە ئۆکەی تەواو هیچ کێشەیەک نەچکۆ جۆرەکە لە واقعیەتی گواستنەوەی پەیامە میدیایەکان. بەکارهێنانی کلۆزەپ لەسەر کەلوپەلی قوڕاویەکان و دەستی گەنجەکە کاتێک ئاماژە بە زیانەکان دەکات. کلۆز ئەپ کە گرتە سەر هەر بابەتێک یعنی تۆ بڕۆ سێری ئەو بابەتە بکە لە سینەماشە هەروایە فەیسکە بێ بە کلۆز ئەپ ئۆتۆماتی یعنی تۆ بڕۆ سێری ئەتێنشینی حرەکەی دەموچاو و فەیسی کەسەکە بکەوانە یەکسەر کلۆزە بکاتە سەر ئەو بابەتی کامەنە. ڤیدیۆی کۆمەڵە کاسبکاری زەرمەت ئەمە جۆرێکە لە ڕیالیتی ئەمە تەواوە لەم بابەتیا لە گواستەوی بابەتەکە بۆی هەردوو لاکە پیشاندمەم. کەناڵەکە تیانویەتی بەرپرسیارەتی کۆمەڵاتی خۆی جێبەجێگا بەوەی کە سەکۆکە دەکاتەوەی سەکۆی زیاد لە کۆتایی 36 کاسبکار کە گوێزێتەوە بۆ بابەتەکە. کاک جوێ بڕوا بۆ بابەتێکی تر ئەلێرا زۆر بەمە بەسمە سێریان پیاوەکەن ئاستی یەکەم جلوبەرگی کارکتەرێک ڕەنگێکی تاریکی یاوەتێ ئەو جلوبەرگی کە بێتە جلوبەرگی کاری ڕۆژانەی بێ باشە ئۆکێ ئەمە هیچ کێشەیەکی نییە هێمای ماندووبوون و تێکەشانی ڕۆژانەی کەسێکە کە ماندووکەر هەر بە فەیسەکەشە دیارە ئەم جۆرەیە. لە ئاسی دووهەمە یەکسەر سێرکە ویندۆی دووەمی ماتۆرسیلە کێناوە لەکوێ دایناوە لە ویندۆهان لە ئەمڕۆ دوێنێ ماتۆرسیلەکەی لەکوێ داناوە بەڵکو هێمایە بۆ بژێوی ژیان ئەمە باشە جۆرێکەمە لەسەر بەخۆی ژیان و بژێوی ژیانی خۆیە بەڵام لە هەمان کاتدا جۆرێکە لەوەی کە میدیا بێ بە مؤسسەیەکی خێرخوازی لە هەرێمی کوردستانە لە پەیامە ڕئیسەکەی خۆی لاچێ کە گواستنەوەی پەیامە بۆ پابلیک. ئاسیسی هەم ئایدۆلۆژیا بەڕوونی دەرەکەوێت ئەم جار بەعکسۆ ئیشەکە ئەڵێ ئایدۆلۆژیای چی بەڕوونی ڕێک ئاواڵێ ئەڵێ چی پشت کەناڵەکە دەیەوێت کەم تەرخەمی ئاڕاستی لایەنی دووهەم بکە بەعکسی ئەمەوە. طبعا بەرەزا منی شێکم کردووە لەسەر ئەم ڕووداوی چەمچەوە سێرکە هێڵسی سێرڤیس لەم قەزیایەونە هەمووی هێڵسی سێرڤیس بوو من یەکیشم کردووە 9 ملیۆن ڤیۆری هەبوو بەس کچێکی بچووکم داناوتم باسی لافاوەکەم بۆ بکە هاتە ناو مەکتەبەکەەوە 9 ملیۆن ڤیۆری هەبوو بەبێ سپۆنسەر. باشە ئەی تۆ بۆ ئەمە دەرناخی هێڵسی سێرڤیس لەکوێ ئیشەکە نییە ئەی میدیای تحقیقی لەکوێ ئیشەکان نییە بەس گرنگەوەیە ئەتێنشینی وەرگر ڕابکێشێ بۆی لایکی و ڤیۆر بۆ بابەتەکە زیاد بکات. ئاسیسی ئەم بەڕوونی ئایدۆلۆژیای کەناڵەکەیەک لە کاتی بوونی باشە کاک گوێجەم تەواو لە کاتی بوونی قەیراندا کەمتر ڕەچاوی باشە هاتووم میکسی ئەمەم کردو لەگەڵ بەرپرسیارەتی دیجیتالیا کە ئەمە کەمتر ڕەچاوی بنەما ئیتیکی و یاسایەکانی کاری ڕۆژنامەوانی دەکرێت. بەرپرسیارەتی کۆمەڵاتیشە خەمەڕوو گرنگترین شت ئەوەیە میدیا کەڤەر نابێ بکە لێرە میدیا بێت تحقیق بکە میدیای لە کۆڵەر بێ ئینڤستیگەیتیڤ بێ ئینڤستیگەیتیڤ ریپۆرت بێت لە چوارچێوی ئەو ریپۆرتانی کە لەسەر چەمچەماڵکراوە تحقیق بکە کێکەم تەرخەمە بیەنیتە بەردەم دادگا. ئەمە کۆی گشتی میدیای دنیاوە ئیشەکە ئاستی ببورن باشە دەرەنجام دامەزراوەکانی ڕاگەاندنی لەبات کاتی بوونی قەیراندا پێویستە ڕەچاوی بەرپرسیارەتی مامەڵە بکەن لەگەڵ بابەتەکەدا و سۆزی وەرگر بۆ خۆیان ڕانەگەشن یەک دوو دامەزراوەکان و فشاری دەسەڵات بکەن سەر دەسەڵات بۆ ئەوی کارەکان جێبەجێ بکەن سێ ژیان و شکاندنی پێوەرە ئیتیکیەکان تۆ نابێت ژنێک بەم جۆرە بینیتە سەر شارچەکە بەم جۆرە کەرامەتی بشکێنی دواتر ئەمێ بە جۆرێک لە دیجیتالی خاڵی چوار و وێنە و گرتە ڤیدیۆکان بە جۆرێک بێت ڕیالیتی بێت لەگەڵ واقع کۆمەڵاتەکەیە وەک چۆن نەزەری فیلمە بێت نەزەریەکی ڕیالیتی بێت هەنێ نەزەری ئەڵێوا بێت ئەمیش بۆ جۆرە بێت دەرەنجام ئەگەر لە ڕوانگەی فیسکەوە بڕوانین کەناڵەکان لە ڕووی هێما تەکنیکی وەک مۆسیقا و زوومکردن شاشەکان دابشکردن بە توویندۆ نەیتوانوێتی کاردانەوەیکی سۆزداری لای وەرگر دروستکە بۆ بابەتەکە و بەرپرسیارەتی کۆمەڵاتیش نەیانتوانیوە ڕاستی ڕووداوەکە وەک ئەوەی کە هەیە بیگوێزنەوە. بەکارهێنانی گرتەی سرنجڕاکێش میدیەم و کلۆز ئەپ کە ئەمە بابەتی سینەما و میدیایە پێکەوە کارەساتێکی خراپی لە چیا دروستکەوە لەوەی ڕووداوە سروشتەکەی کردووە بە دیمەنێکی تراژیدی بۆ کۆی گشتی پابلیک ئەیوێسێتەوە. سپاس بۆ گوێ.